کچێک لە جنسی باران هاوشێوەی بۆ پش لە گڵشان بۆخچەیەکی پڕ لە ئاواز لە دار تەرمی کچێنیدا لەسەر شاڕەی حەزەکانی لە کۆڵ دەنێوە لەگەڵ ئەم مەیل و حەزە زاتی خۆمدا کە بۆ نووسین هەمە هەستان بە نووسینی ئەم پەرتوکە تەندروستیە زانستی جەستەیی کە شەشەم کتێبی منە و بە هیوایی لە هەر ماڵێکدا بێت وەک دکتۆرێکی نزیک لێتانەوە چارەسەر و سوودی لێ ببینن. جیاواز لەو کتێب 5 کتێبەی ترم کە پەخشان و تێکستی ئەدەبی و ڕۆمان بوو. زۆر جار مرۆڤ پرسیارێکی کەم خواردووی لە تەندروستی خۆی هەیە. هاوپێچە لەگەڵ ژیان یاخود ئازارێکی فیزیکی هەیە بۆ هەتوان دەگەڕێت. مرۆڤ هەموو کات حەزی بە ژیانە، بەڵام جوڵە و ڕتمی ژیانی خۆی فەرامۆش کردووە. بێ ئاگا لەوەی لە تەندروستی وابەستی ژیانی هەرێکێکمانە. کتێبەکە هەر بە ناوی خۆی کە زانستی جەستەیە ناوەڕۆکەکەی باسی زانستی جەستەییە کات کە هەموو ئەو نەخۆشیانەی کە تووشی مرۆڤە بن چارەسەرەکەش و دەرمانەکەشی هەر تێدایە. من خۆم پێشتر 5 کتێبی ترم هەیە کە هەمویان پەخشان و شعر و ڕۆمان و تێکستی ئەدەبیە، بەڵام ئەم کتێبم جیاواز لەوانەی تر حەزم کرد وەکو خولیایەکی خۆم و کە خزمەتێک ببە نیشتیمانە کەم کە ئەم هەموو بابەتەکانی تەندروستی کۆکەمە و لەم کتێبەیە خڕیکەم بۆ ئەوەی کە لە ناو ماڵی هەر تاکێکمانە هەبێت و بتوانین هەچ کاتێ دەستمان نایە یا نەخۆش بووین یا هەستمان بە ئازارێک کرد هەموو نەخۆشیەکانی تایە و هەموو چارەسەرەکانیشی تایە. زۆر بەرهەمی سروشتی تایە، زۆربیان وەرزشی تایە، زۆربیان ڕێ ڕۆشتنی تایە، لە پێی نەخۆشیەکە و بە پێی چارەسەرەکە ئەگۆڕێ هیوانەیە فیزیکیە چارەسەری فیزیکیە چارەسەری دەرمانی گیایە ئەو خواردنانەیە ئەو میوانەیە کە لە ماڵەکایە یا ڕێ ڕۆشتنە هەموو چارەسەر و بابەتەکانی تایە.